شاندانیان دەست پێ کردەوە و داوا دەکەن حکوومەت و پارتە سیاسیەکان کار بکەن بۆ ئەوەی دۆخی ژیانی مامۆستایان و فەرمانبەران چاک بکرێت و سیستمی پاشەکەوتی موچەشیان لەسەر لا ببرێت. بەڵام بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان ڕاستەوخۆ لە نێو ئاپۆڕای خۆپیشاندانەکانی مامۆستایان لە شاری سێمانیەوە لەگەڵما. ڕامیار سڵاوە لەبێت زانیارەکان لای تۆ چین سەبارەت بە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی مامۆستایان لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆر لە قوتابخانەکانی شاری سێمانی کراونەتەوە ڕێژەی بەشداریکردنی مامۆستایان لەم خۆپیشاندانەی ئەمڕۆدا چۆنە؟ بەڵێ بەڕێزان ئەمڕۆ کە زیاتر لە 100 ڕۆژە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە بەشی بایکۆت لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە. ئەمڕۆژ وەکو هەفتەکانی تر ڕۆژانی دووشەمان مامۆستایان ڕژاونەتەوە سەر شەقام بۆ داواکاری ئەو داواکاریانەی هەیەە لە لابردنی پاشەکەوتی موچە و خستنە سەر ئەو پارەی کە بە ناوی هاندانە و پێیان دەدرێت بخرێتە سەر موچەکانیان بە ڕەسمی و سزانەدانی و مامۆستانی کە بایکۆتیان ڕاگەاندووە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانەوە بە دەرلەوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە گەرمیان لە ڕاپەڕین لە هەڵەبجە بایکۆت بە شێوەیەکی گشتی بەردەوامی هەیە لەگەڵەوەدا کە ئەوەی دەوترێت کە لە شاری سێمانی زۆرترین قوتابخانە کراوەتەوە. ئەچمە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان ئێستا لەگەڵمە. ڕامیار سڵاوە لێبێت. ئەمێ بپرسم لەگەڵەوەی بەشێکی زۆر لە دەرگای قوتابخانەکان لە شاری سێمانی کراوەتەوە ئەمڕۆ ئاپۆڕای خۆپیشاندانەکان لە چه ئاستێکدایە؟ ڕامیار پرسیارەکەم دووبارە ئەکەمەوە. ئەمێ بپرسم ئەمڕۆ خۆپیشاندانی مامۆستایان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا دەستی پێکردەوە. ڕێژەی بەشداریکردنی مامۆستایان چۆنە لەگەڵەوەیە کە بەشێکی زۆر لە قوتابخانەکان دەوامیان دەست پێ کردوێتەوە؟ بەڵێ مامۆستا سالار ئەمڕۆژ وەکو ڕۆژەکانی پێشوو خۆپیشاندانی مامۆستایانی پەروەردە و مامۆستایانی زانکۆ پەیمانگاکان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بەردەوامی هەبوو. دیارە داواکاری مامۆستایان هەمان داواکاری پێشووتر بوو کە داوای موچە و پێدانی موچە و نەمانی سیستەمی پاشەکەوتیان دەکرد. هەڵبەتە ئەمڕۆژ یانی مامۆستایان خۆپیشاندانیان ئەنجام داوە وەکو پێشتر دیاریان کردبوو بڕیاریان دابوو لەسەر ئەوەی کە لە هەر خۆپیشاندانێکدا یعنی بچنە بەردەم لایەنێکی سیاسی. ئەمڕۆژ بڕیاریان داوە ینی مامۆستایان بەکۆی دەنگ بچنە بەردەم مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لەوێەوە داواکاریەکانیان بگەێنن بە ئامان. ینی ئەمە ئێستاکەی بینن خۆپیشاندانی مامۆستایانە کە بەڕێکەوتون بەڕێپێوان لێرەوە بۆ بەردەم یەکگرتووی ئیسلامی کوردستان و لێەوە یانوێت داواکاریەکانیان بگەێنن بە بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی. بەڵێ دروشمی مامۆستایان ئەم هەفتەیە چییە؟ پێشتر دروشمی جیاوازیانەوە سەبارەت بە بایکۆت و هەفتەی پێشوو زیاتر دروشمەکانیان لەسەر شکاندنی بایکۆت بوو. ئەم هەفتەیە ئەیانەوێت چی بە یەکگرتووی ئیسلامی کوردستان بڵێن؟ بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە شاری سێمانیەوە لەگەڵم. سپاس بۆ زانیارەکانت.